بەڕێزانم کاتتان باش سڵاوتان لێبێت بۆ مێزی سەرنووسەری ئەم جارە هاتوین بۆ گوڵەخانە بۆ ماڵی بەڕێز محەممەدی حاجی مەحموود سکرتێری پارتی سۆسیال دیموکراتی کوردستان کە جەنابیان هەمیشە حەزەکەن وەکو پێشمەرگە بناسیێنرێن بێگومان لەگەڵ هەریەکە لە هاوکارانم هێمن مەحموود هاوکارانی ڕۆژنامە نووسم مامۆستا ئەرسەلان و هونەر ئەحسان گفتوگۆ لەگەڵ کاک محەممەدەکەین کاک محەممەد سڵاوت لێبێت زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان لە مێزی سەرنووسەر سەبارەت بە کێشەکانی نێوان هەولێر و بەغداد هەمیشە جەنابتان ڕاو بیر و بۆچوونی جیاوازتان هەیە بۆ ئەم جارام کێشە مەبەستم کێشەدارایەکانی نێوان هەولێر و بەغدادا هەرێمی کوردستان ئەڵێت ئەو کێشانەی کە دروست کراون کێشەی تەکنیکی نین بەڵکو کێشەی سیاسی بۆچوونی جەنابتان سەبارەت بم بابەتە چییە؟ زۆر سپاس زۆر بەخێر بێن پێم خۆش بەوە نێکی نوێیە لە داهێنانێکی نوێیە گرنگە لە ڕاستی ئێمە کێشەمان لەگەڵ بەغدا نییە بەغدا کێشەی لەگەڵ ئێمە هەیە ئێمە قەزەیەکمان لەگەڵ بەغدا هەیە قەزەی میلەتێکمان هەیە لەگەڵ بەغدا ئەوان کێشیان ڕەنگە لەگەڵ ئێمە هەبێت مەسەلەی ئێمە کێشەی تەنها یا قەزەی دارایی نییە لەگەڵ عێراقا قەزێک بەڵام وەیە هەموو شتەکان کۆبووەتەوە ئەمڕۆ لە چوارچێوەی داراییە کۆبووەتەوە ئێمە قەزەی نەتەوەمان هەیە قەزەی خاکمان هەیە قەزەی نیشتمان و وڵات و هەموو تاکێکی ئەم میلەتەمان هەیە قەزەی ناوچەی دابڕاومان هەیە کە ڕۆژانە دەریانەکەن لەسەر گۆڕی باپیرانیان و مڵکەکانیان داگیرەکەن و خەڵکی تر دێنە سەر ئەرزوو شوێنەکانیان واتە قەزەی گەورەترمان هەیە لەوەی کە ئێمە هەمووی کۆکەینەوە لە بوجە و موچە و ئەوانەدا بوچە و موچە مافی هەموو تاکێکی ئەم وڵاتەیە و هەموو کەسێک مافی خۆیەتی بەڵام مەسەلەی ئێمە قەزەی نەتەوە و نیشتمان و خاک و ئەوەمان هەیە چونکە ئێمە عێراق بۆ ناوی عێراقا چونکە دوو نەتەوەی سەرەکی تیاژی ئەگەر عێراق کوردی تیان نەبوایەت کاتی خۆی وەکو چۆن هەر دەولە عەرەبیە سعودیە دەولە عەرەبیە سووریە دەولە عەرەبیە مەغریبیە ئەوش عەرەبیەکی پێوە بوو بەڵام لەبەرەوەی کە کوردی تیا بوو ناوی ناوە عێراق واتە ئەگەر کورد لە عێراقدا نەبێت ڕەنگە ناوێکی تری بۆ دابنرێت بۆیە پێم وایە ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە عێراق تا ئێستا کوردی قوبوڵ نییە شەریکی بێ سەرکردەکانی کورد ئەمە نازانن وڵا ڕەنگە بۆ نەیزان ئەگەر ئێمە بیستین ئەوان چۆین نیە ئەوان ئەیزانن بەڵام ڕەنگە کۆمەڵی ئیسیزامات و ئیمتیاز کۆمەڵێک ململانەی نێوخۆیی خۆیان و کامیان زووتر بڕات زیاتر لە بەرامبەرەکەی نزیک بێتەوە و ڕەنگە ئەوانە وای خۆی بەڕاستی کاک حاجی قسەکەی تۆ تەواوە کە لەو بۆچوونی کە خۆت بەرگری لەکەی کە عێراق ناوێت اتفاق لەگەڵ تۆکە لەگەڵ تۆ ڕێبکەوێ بەڵام ئەی ئەمە چی ئەمە هەموو 4 ساڵ جارە چن وەرەقەی لەگەڵ عێراقا ئیمزاکەین و لەسەر ناوی نەوت و خاک و قانونی بودجە و تعدیلی هەندێک یاسای نوێ عێراق لە پەرلەمان بە هەماهەنگگیڵینەوە لەگەڵ لایەنە شیعەکان ڕێکەوتوی نیسا ئیداری دەوڵە هەیە کە کوردی تایە بەڕێست ئاگداری یعنی ئەگەر عێراق بڕای بەمەنیە ئێمە بەدیلمان چییە؟ پێم وایە لەگەڵ عێراق کورتیش ڕێکەوتێکی نەکردووە ئەگەر ڕێکەوتنی بکردایەت هەموو ژیانی خەڵکی کوردستان هەموو لایەک وای لێ هاتووە بووە بەوەی کە ئەوەی مەسئولی ئەوەی مالی عێراقی ڕەنگە دراوسێکی خۆشی نەیناسی بێت ئێستا هەموو تاگەی کوردەی ناسێت هەر ناوی برن هەموو کوردەی ناسێت چونکە ئێستا ژیانی هەموو کوردیان لە ئەو کۆ کردوێتەوە ئەمە مەوزوعەکە تەنها ئەو نییە مەوزوعەکە حکوومەتی عێراقە حکوومەتی عێراق بە ڕئیسی وزراوە بە چوارچێوەی هەماهنگی و هەمویان ئەوە ڕێیان لە قسەکانتە ئەڵەی کێشەی کورد لەگەڵ عێراق کێشەی خاکە بەڵام ئێمە لە 2023ەوە کە حکوومەتی پێشووی عێراق ڕووخا و حکوومەتی تازە دروست بوو ئەم حکوومەتەیەک لە دوایەکان بەردەوام دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە ئێوەش لە قۆناغێک لە قۆناغەکان بەشێک بوون لە دەسەڵاتی ئێستای هەرێمی کوردستان لە کابینەیەک لە دوایەکانە پۆستان هەبووە بەشدار بوون لە حکوومەت و ئەوانە بەڵام بەردەوام ڕئیس جمهور کورد بووە وەزیری خارجیە کورد بووە وەکیل وەزیرمانەیە کورد بووە
چەند وەزارەتێکی ترمان هەبوو بەدەست کورد بووە جێگری سەرۆکی پەرلەمانمان کورد بووە باشە لەناو هەموو ڕێکەوتانەی کە لە 2003 و 5 و 9 و 13 ئەوانە لە حکوومەتێک لە دوایەکانی عێراقا کراوە ئێمە زۆر بەکەمی باسی خاکمان کردووە زۆر بەکەمی وتومانە ئەم پۆستەمان ناوێت بەڵام لە بەرامبەرەوەی بستێکی خاکی کوردستانمانەوێت لە ناوچە جەناوەکان باشە بۆ ئەمە نەکراوە باشە خۆر ئێوە بەشێک نەبوون نەم دەسەڵاتە ئێوە بەردەوام لەگە دەسەڵاتدارانە نین بۆ ئەمەتان نەکردووە ئێوەشی تیا بوون ئەوەی کە ئێستا ناوی زۆمە ئەوشی تیا بووە تا چەند مانگی ساڵە پێشیستا هەمووی تیا بووە کەس خۆی دوور نەگرێت لێی خۆی لە ڕاستیە مەوزوعەکان تەنها ئەوە نییە مەوزوعەکە لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقدا یاخود ئێمە هیچ شتێکی بنەبڕی لەگەڵ عێراقا کۆتایی نەهاتووە بە تایبەتی تا ئەو کاتەی عەبادی بۆ سەرۆکوەزیرانی عێراق ئەگەر لە بیرتان بێت هەمووی هێزە سیاسیەکان لەم خەڕی بزوتنەوەی گۆڕان کۆبوونیان هەبوو داوایان لە بەغدا کرد نیو سعات حکوومەتەکە یاعلانەکە تاخیری بکات لەبەر ئێمە ئیشمان و کێشەمانەیە نیو سعاتەکە نەوەسا بڕێە لە دوای ئەوەکە دوای عەبادی کە هاتە سەر حکوم قەزیەکان هەمووی گۆڕا بە شێوەیەکی تر لەوە بەرهاتن حکوومەتیان لە هەولێر دروستەکرد ئەجاشون بۆ بەغدا دوای ئەوەی کە هەموو حیزبەکان لە گوێیان نەکردن بە شەرمەوە ڕۆیشتن یەکی وەزیرێکیان لە بەغا وەرگرت و وەزیریان وەرگرت لە بەغدا ئەبۆیان نەڕۆیشتایەن دوای ئەوەی کە ئەو ئامادە نەبوو نیو سەعات جوابی نەتەوەی کورد بداتەوە هەموو هێزە سیاسیەکان ئەبۆیە جارێکی تر کورد نەچواتە ژێر ئەو بارەی ئەوان ئەوە ڕەنگە سەرەتاکەی لەوە دەسی پێکردو ئیتر دوای ئەوە ڕۆژ بە ڕۆژ وەزعەکان بە شێوەیەکی تشکایە ئێمە مشارەکەشمان نەکرد لە حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق ئەی چی بکەین باشە کورد دەبێت چی بکات لەگەڵ عێراق بۆ خۆمان ناکوژین قابلە بەدیلمان هەموو خۆمان بۆ خۆمان لە وڵاتێک داین کوردستانی ناوە ڕەنگمان لەگەڵ ئەوان جیاوازە قسەمان لەگەڵ ئەوان جیاوازە جلوبەرگمان لەگەڵ ئەوان جیاوازە خاکوش گرد و دەشت و دەرمان لەگەڵ ئەوان جیاوازە لەگەڵ عێراق لەگەڵ عەرەب هەموو شتێکمان لەگەڵ ئەوانە جیاوازە و ئەگەر ئەوەی بینەوە بەرچاوی خۆمان ئەوەی عەرەب بە کوردی کردووە هیچ کەسێ بە کەسی نەکردو لە دنیادا عەرەب کیمیاوی لە هەڵەبجەدا ئەوە 3-4 ڕۆژ یادی هەڵەبجەیە عەرەب کیمیاوی لە هەڵەبجەدا عەرەب ئەنفالی کردین نەیەش ئەنفالەکانمان لە کوردستان بیان زیندە بەچاڵیان کەن بردیان بۆ حدودی سعودیە و عەرعەر بۆ ئەوەی ئێسک و پرووسکەکەشیان ناتەوە نێتەوە خەڵکی کوردستان بیبینێ ئەو کاتەوەیان زانی خۆیان هەتا هەتای ئەمێنێن واتە عەرەب ئەم هەموو شتانەیان لەگەڵا کردوین عەرەب پارەی هەڵەبجە و پارەی ئەنفال و کیمیاویان برد تەعویزی کۆیتیان پێدایەوە ئامادە نین داوای لێبردن لە هەڵەبجە و لە ئەنفال بکەن بێن تەعویزی ئەمان بدەنەوە واتە ئەوەی ئەوان لەگەڵمانە کردویانە کەس نەیکردووە لە مێژووی میلەتەکەمان پارەی نەوتی بەسڕا دێتە معاشی خەڵکی کوردستان لەکوێ دێت ئەوە مەعاشە ئەوە ڕەزالەتە ئەوە مەعاشە دێ بۆ کوردستان یا ئەوە ڕەزیلکردنی خەڵکی کوردستانە شکۆی خەڵکی کووردە بە قوڕابردننی خەڵکی کووردەوە کەی مەعاشە ئەوە باشە هەموو ڕۆژێک ماشێتی جەریدەکان و تەلەڤیزیۆنەکان بۆ مەعاشەکە هات نەهات گەیشت نەگەیت ئەنی ئەوە جۆشیانە چی وای کرد و تووشی ئەمە بووین ئەم هەموو حکومڕانی لارێمی کوردستان وای کردووە ئەوە نیە باشە لێرە ئێمە بەدیل وەنیە ئێمە وەکو کورد بە باسی ئەم بەشی عێراقین باشوور ئێمە لەگەڵ عێراقا بژین ئەوە کە بەڕێزت واست کرد لەو کاتە پێیز ناکات دووبارێکەم ئەمە نەتیجە عێراق نەتیجە ئەی غەیرە عێراق چییە ئێمە چی بکەین یعنی بۆ نمونە من حەزەکەم عادەتەن کە تۆڵی هەرێمی کوردستان ئێمە ڕیفراندۆمان کرد لەسەر چ بنەمایەک ئێمە ئێستا نەوتمانە لای عێراق پارەی لای عێراقە داهاتی ناوخۆیە بۆ خۆتۆ ئاگا لە داهاتی ناوخۆی کە وەزارەتی دارایڵێ من 320 میلیارم بووی داهاتی نەو ناچێتە ناوی چی بکریانی خۆ خەڵک ئێمە لە کوردستان کاک محەممەد ملیۆنێک و 250,000 موچەخۆرمان هەیە هەموو مانجێک نزیکە 1 تریلیۆن دینار پێویستە بۆ موچە ئەمە واز لە عێراق بێنە گریمان لەگەڵ عێراق قەت ئەەکەیت و ئەو ڕیفراندۆمە زیینەکەیت و کە مجارێ باسیەکەن ئەمە بەدیلە خەڵکەژی بەمە من پێم وایە ئێمە کە شۆڕشمان کردووە خەڵکمان بە کوژ داوە لە برسان نەبووە خەڵ لەسەر تێری شۆڕشی کردووە کە ئەو کاتێک کە ئێمە شۆڕشمان کردووە باوەڕ ناکەم کە برسی بووە ئەمە ئێستاش بە ئێستاشەوە ئێستا یەک چینی خوارەوە برسیەتی باقیەکەی تری نا باقیەکەی تری پارە ئیزافەکەی لە دەرچووە ئەنی ئەو پارە زۆرەی کە ئاهات
بازارە ئەڕۆیشت ئەرزێک لێ نووساوە بە ئەوەنە دەفتەر ئەڕۆ زیاتری پێدا پارەکە لە پشی سیارەکەی بوو ئەوەی لە دەست دەرچووە. ئەینە لەم ماوەی ئەم چەند ساڵەدا لە کوردستان ڕەنگە مەسەلا ئێستا خەڵکێکی چینێک زۆر وەزعی خراپێ، بەڵام یەک ڕۆژ لە ماوەی ئەم 32 ساڵەدا کەسێکت بینی لە قەبرستان بینێژن دڵێن وڵی دەراوسەکەی ئەبووە ئاگای لێ بۆیە لە برسان مرد نەخێر. ئێمە نەس وەکو سۆمالمان لاتووە نەوەکوی وڵاتێکی ترمان لاتووە. ئێستای بڕۆ دوو کەس مامۆسای لە یەک ماڵە، هەردووکیان دوو سیاران پێ، هەردووکیان بۆ یەک مەکتەب، هەردووکیان دوو سیارەکە ڕۆن بۆ مەسا بۆ چەند ماڵە چەند سیارەی تایە چەند زەلامی تایە ئەوە سیارەی تایە لە ئەو شێوەیە نییە کە بێ بڕۆ بچۆرە مۆڵەکان ئێواران، بڕۆ مۆڵەکان، بڕۆ شوێنە گەشتەکان، بڕۆ هەمووی باشە ئەگەر خەڵک برسیوی ئەمە ئەوچینە زۆرینەن بڵێ ئەو چینە زۆرینەن کە ئاوا خۆش گوزەرانە ژینوکو بەڕێز خۆش گوزەرانەکە من پێم وایە بەشێکی کەم وەزعی خراپە، بەشێکی کەم بۆتە سوتەمەنی ئەو میلەتە وڵاتە کە زۆریشی ڕەنگە کە سوکاری شەیدەکان بن، باقیەکەی تری نامن پێم وانە بەو شێوەیە بێت کە ئێمە بڵێن وڵا ڕۆیشتە سەر ئەو گۆڕستانە ئەمڕۆ دووسێ کەس لە سەیوان مردبوو بەخێرە لە برسا مردبوون ئەوانە ئەبواە دراوسەکەیان ئەگەی لێ بۆیە نانێکیان بەیانی ناشتیوان نەبووە لەم وڵاتە. بەڵام ئێمە پێمان وایە خەڵکی کوردستان مستەحەقە لەمە باشتر بژی کە ئیستا هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان لێی مەسئولە ژیانی خەڵک چارەسەر بکە. ئێمە لەسەر بەحری نەوتین، لەسەر بەحری غازین، لەسەر گۆگردین، لەسەر بەرد و یێرانۆم و هەموو شتێکین لە وڵاتدا و بەردی ئاسنمان هەیە، ئاڵتونمان هەیە لە وڵاتە، بەردی خەڵوزمان هەیە، هەموو شتێکمان لە وڵاتەدا هەیە، ئاومان هەیە. بەڵام ئێستا چاوەڕێین ئەوەتە ئیسا سبەی دوو سوێ مناسبەی هەڵەبجە و نەورۆز ئەوانەیە پەیوەندیەکە نەڵێن ڕێکخراوێکی خەیری بێت یارمەتی خەڵک بدا زەمی لە نازام چیان بۆ بەرێ. من لەگەڵ ئەوە نیم کە ئەم وڵاتە بەم شێوەیە بێت خەڵکی کوردستان مستاقی ئەوە نییە بەم شێوەیە بێت، بەڵام بەو شێوەیەش نییە کە بڵێ هەموو شتەکان لەبەر ئەوە برسیمانەوە هەمووی تەسلیمی بەغدا بکەین و خەحابیز نەخێر قەت لەگەڵەوە نیم هیچ شتێک تەسلیمی بەغدا بکەین و من لەگەڵ ئەوە نیم ئەگەر ئێمە بێت هەمومان بەرامبەر بەوەی کە قەزەی میلەتەکەمان، قەزەی خاکمان، قەزەی وڵاتمان، قەزەی نیشتمانمان لەسەر هەموو شتەکانەوە. کاک محەممەد لە 2005 ئەم کێشانە هەر بە بەردەوامی هەبوو لە نووسینەوەی دەستورا بەشێکی زۆر لەم کێشانەی نێوان هەرێم و بەغدا چارەسەر کرا بە پێی ئەو بڕگە دەستوری ئەو مادە دەستوریانەی کە هەیە، بەڵام هەمیشە باس لەوە دەکرێت کە ئەم بڕگە دەستوریانە نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە، هۆکاری جێبەجێ کورد بووە یاوکو لایانی بەرامبەر کە هەردوو لا بووە. مەسەلای کوردیەکەی کامەیە هەردوو لا بووە. یەکێ لەوانە مەسەلەی ئەنجومەنی محافەزاتە فیدراالیە. ئەنجومەنی فیدراالی لە دەستوری عێراق هاتووە. ئەم ئەنجومەنە هەڵەبجە بچووکترین پارێزگایە دوو نوێنەری ئەبێ، بەسرەش گەورەترین پارێزگای دوو نوێنەری ئەبێ. ئەم نوێنەرانە یەکیان دەتوانێت هەموو قەزەی هەموو قەرارەکانی پەرلەمان و حکوومەتی عێراقی ڕاگرێت. بۆ ئەمەیان تا ئێستا دانەناوە کورد لە بەغدایە وانە بۆ ئەم ئەنجومەنیان دانەناوە تا ئێستا. یەکێ خۆ ڕەنگە شتێکی زۆر ئاسان بێت. ئەنجومەنە و لە دەستوری عێراقیشە هاتووە ئەنجومەنی فیدراالی لە عێراقا بۆ محافەزەکان ئەو کاتە هەموو کەسێ وەکو یەکە، ینی یەک محافەزە ناڕازی بە هیچ قەراری لە عێراقا جێبەجێ ناکرێت. ئەمە یەکێکە لەوانە کە نەکراوە و نەمانتوانی ئەنجامی بدەین. جگە لەوانە زۆشتی تریش هەیە هەر مەوزوعەکان تەنها ئەوە نییە، مەسەلەی داهاتە، مەسەلەی کۆمەڵێک شتی گرنگی ئەم وڵاتەیە. من قەت لەگەڵەوە نەبووم داهاتی هەرێمی کوردستان تەسلیمی عێراق بکرێت، با عێراق بێت ئەوەی کە نوقسانە بۆی بنێرێت، ئەمەی کە ئێمە لێمان زیاد ببینێنین بۆ بەغدا، بۆ مەسەن پارەی کارەبا لە ئاخر گوندی حدودۆ بنێرن بۆ بەغدا، بۆ بڕوە بۆ بەغدا. ئێمە هۆی چییە؟ وارسمانی شەر هەمان گلەیان هەیە، ئەوان ژەڵێن بۆچی ئێمە پارەی نەوتی بەسرە بدەین بە دهۆک و زاخوس لێ پارەی نەوتی بەسرەمان ناوێت. ئەی نەوتی کەرکووکی کێیە؟ هی کوردایانی ئەوانە نەوتی کەرکوو نابن. هەر کورد بەپێی دەسوور بووی هەیە هەر ئاگای لێ نییە کەیانە بە شەریکاتی بەریتانی ئەگەڵێتی خۆیستا ئەوەی جەنابەت باست کرد. ئێستا حکوومەتی عێراقی خەریکی ئەوەیە حدودەکە بێنێتەوە خەتی شین، ئەوەی دژەفرینی کۆن لە قۆرەت و جەبارە و بانمقان و ئەوێنە و فایدە بێنێتەوە ئەوێ ئەو ئیتیفاقی لەگەڵ هین کردوێتی لەگەڵ بەریتانیا کردێتی لەسەر ئەو ئەساسە کردوێتی. ئەو کاتەکە هاتەوێ خۆی بۆ خۆی نەوتی خرمۆلە و غازی کۆرمۆر و هەموو یەکە دەستی عێراق. ئێستا عێراق ئەوێ بە قانون
لەگەڵ بەریتانیا ڕێکەوتوە خەریکی ئەوەیە بەس هەیە ئەمان ناگەیان لەمە هەیە بەڵێگان لێتی یەکێتی لاری نییە ئەنی خۆی کە بە تایبەتی لەمەی کردبوو مەحافظی کەرکوو قسەی کرد لەم بابەتانە بەڕاستی ئەم بابەتانی کە بڕێز دەفەرمی دقیقن ئەوەی بە تایبەتی لەوەی کە عێراق ئەمەکە بەڵام قیادی کورد سەکردایەتی کورد لەم بابەتانەیە چۆن مامەڵاکە سەکردایەتی خۆ کورد نییە قەزێ باشە یەکێتی و پارتیە یەکێتی پارتی یەکێتی و پارتی ئێستا ئەوان خەرارەدەن بۆ ئەوانەچن لە بەغدا دانیشن لەگەڵیان ئەمان مەساحەدێکیان بە شێوەیە گەڕات هەردووکیان ئێستا ئەندامن لە ئیدارەی دەوڵەتی بەڵێوایە بەڵام ئەوان هەر کاتێک کۆبنەوە بکەن لە ناو هەرێمی کوردستان ینی ئێوە شۆک و لایەنێکی سیاسی هەرێمی کوردستان بەشدارە بن لە کۆبنەوەکانی بەشدانی ئەو کۆبنەوەی لە پیرمامەکە بەشدانی بەڕێز کاک مەسعود دەبینی سەرۆکی حزبەکانی ترە ئەوە چیایە من هەموو حەزبەکانە بینم بەڵام ئەوەی کە تۆ حیزبێک لایەنەکان کۆبنەوە باسی چارەنووسی کورد و عێراق بن نایەمە ئەوان بەناوی کوردەوە قساکەن ئێمە تێدا بەشدانی ساڵێک شەو کۆبنان نەکراوە کاک محەممەد ئەو بابەتانی کە ئێستا باسمان کرد سەلەن جەنابەت باست کرد بۆ داهاتی خاڵی سنووری لێەوە ڕادستی بەغا بکرێت بۆ مەسەلەن ئەم شتانە خۆمان بۆ خۆمان بکەین ئەمانە فترەیەکی زۆرە نیزاع و کێشەی نێوان هەرێم و حکوومەتی فیدرال بوو دواتر لە دادگای فیدراڵی ئەم بابەتە یەکلای کرایەوە و ئەوە بڕیاری شەکە ئیتر لەمە دوا ئاوها بێت ئەمان داهات ڕادست بکەن جەنابتان سەبارەت بە دادگای فیدراڵی ئەڵێن دادگایەکی حزبیە هیچ کاتێک نمبینیوەکە هەرێمی کوردستان ئاوا بەم شێوەیە ترسنۆکانە و زەلیل بێت بەرامبەر بە بڕیارەکانی دادگای فیدراڵی جا پرسیارەکە ئەوەیە ئەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات بەرامبەر بە بڕیاری دادگایەک کە ئاشکرایە کە بڕیارەکانی بات و ملزەمن ئەتوانێت چی بکات کە نیکەم دادگا بۆی نییە لە باتی پەرلەمان و لە باتی حکوومەت عێراقی بڕیار بدا ئێستا دادگا لە باتی حکوومەت و پەرلەمان قرارەدا وانە لە ژنەی فۆزی حەل بکەن فڵان لابن ئەو دادگا بۆی نییە و شتانە بکات ئەم دادگایە تا ئێستا لەسەر دەستوری موقەتی عێراقە دەستوری دائمی عێراق پشتیوانی لەم دادگایان نەکردووە تا ئێستا ئەگەر سیر بکەیت بۆ بڕگەکان ڕوات ئەڵێ ساڵی 69 و ساڵی 70 و ساڵی ئەوەنەی دەستوری عێراقی ئەوانە دێنێتەوە بۆ ئێستا بۆ خۆی واتە ئەوە دەسڵاتی ئەوەی هەیە بڕیار بدا بەڵام من بڵێم چی خەڵگە ترسێت و کە ناوی ئەو دادگادێنن قسەی پێ ناکرێت ئەوە شتێکی ترە ئەتوانن قسەی چی بکەن کاک بەڵێ ئەتوانن ئەو دادگایە ناتوانێت ئەو بڕیارانە بدا ئەو دادگا ناتوانێت لە باتی پەرلەمان قەرار بدا ناتوانێت لە باتی حکوومەتی عێراقی قەرار بدا و ئەو دادگایە ڕئیسی جمهور ئەتوانێت لایشی بات داوا لە پەرلەمان بکە ڕایگرێت پەرلەمانیشی هەڵوەشانەوە ئەنجومەنی محافەزەشی هەڵوەشانەوە بەڵێ ئەنێوە نیە پەرلەمانی هەڵوەشاندوێتەوە ئەنجومەنی محافەزەکەشی ڕاگەڕێت پەرلەمان خۆیان هەڵوەشاندووە یەکێتی پارتی یەکێتی هەڵوەشاندووە لەسەر سکاڵایەوان بوو بەڵێ نەک لە سکاڵایەوە بوو من بەڕێز سەرۆکی پەرلەمان وتی من خۆم محامیم گرت و نردم و پەرلەمان هەڵوەشێنەوە بڕیارەکە هەر لەوێ بڕیارەکە هەر لەوێ شکاتی کردوە لەوێ دایت بۆوان مۆزاکەت لە دادگاینە دادگا بۆی نییە پەرلەمانی هەرێمی کوردستان بەشێنەوە بە پێی دەستوری عێراقی پەرلەمانی بۆی نییە هیچ بڕیارێکی هەرێمی کوردستان دادگای عێراقی هەڵوەشێنێت باشە پێتان وایە بۆچی کە بۆی نییە کە جەنابتان قەناعەتان وایە قبوڵیەکەن یەکێتی پارتی نۆرە ئەکەن و لە ترسی ئەوەی کە هەر لە زۆرتر تەنەزول بۆ بەغدا بکات لەوە زیاتر نییە باشە ئێستا لەو مۆزوعی کە زۆر جار تۆ بۆ چوون دوایە ئێمە ئەوێت زۆر ئەوەندە پشت بە بەغدا نەبەسین پشت بە خۆمان بەسین نەبەسی زەلیلیە ئێستا کورد بەرامبەر بە بەغدا باشە زەلی لە باوەڕ بکە قەت کورد لە ژیانی ئەو ڕۆژەی شۆڕە شەرەسیێنە دوای هەفتا پێ کورد بە قەدێک سا زەلیلی بەغدا نەبوو کاک حاجی ئێستا تۆ باسی ئەو سەردەمی خۆتانەکەی با مقارنێ بکەین خەڵک قبولێتی پارەی پێنە بێ پاری شیری پێنە بێت لە پێناوی کوردستان سەرکەوێت بەس کاتێک قبولەتی کە مەسئولەکانیش بینێک و ئانەژین کێ پارەی شیری پێ نییە خەڵک تۆ خەڵک هەیە کرێت چییە موچی 500 هزاری هەیە 100 ڕۆژ یەک جار موچەوەرەگرێ چۆن نتوانێت بە پاری شیر بچوو سەری دەفتەری قەرزی دوکاندارەکان بکە دەیان کەیسمان لا ئێمە کە مقابلایانەکەین وەزعیان چۆنە مشکلەکە ئەمەیە ئەم بۆچوونی بەڕێزت کە ئەڵەی خەڵک لە برسان نامرێ وانە کە موچە ژوەر نەگرێ مانگێ دوو سێ ئیلە ئاخر مەبەست ئێمە ئەگەر لەگەڵ بەغدا بیگەینەوەی کە پارێوامان نەوێت موچەکە نادرێت بە چۆن ئەین ئێستا هەرێمی کوردستان باشە ئەو دوو حیزبە وازی لێبێنن حیزبی تر کۆی وازی لێ نایێنێ ناخر من ئەڵێم
پارەی هەرێمی کوردستان کۆکەیتەوە بەقەدەر سووریا و لوبناان و ئوردن دەوڵەمەند باش ئێمەم دوو حیزب واز نایەنن باشە لەمە ئەوە بەغاتشمان بینی خەڵک چی بکانی بۆ منە ئەمەی کە تۆڵی ئێستا ئێمە زەلیلین ئەوەی کەوای کردو خەڵک هانا بۆ بەغداد و تەی و سامی بەری ئەم پارتیویچێتیان کە خەڵک ئەبینێت ئەمان داهاتی ناوخۆیان نایەنێ پارەی نەوتیان نایەنێ موچیان نایەن ئێبێت دەست بۆ داوا لە عێراق بکات بۆیە ئەمی کە باسی کرد دادگای فیدرالی بچوو سەیری سکاڵەکان کە نیوی کوردێکا سکاڵەکان عێراقی کات عێراقۆی من گوێم لە مامۆسایەک بوو تی ڕۆیشتم شتنی خۆم گواستەوە بۆ سەر بەغدا پیان وتم حسابت بۆ ئەوەی کەرکووکە نازانم مامۆسایانی ئێمە ئەوەی خزمەتە بۆت حساب ناکەین ئەبێت چندێک ئەو خانەنیشتنت بۆ دانراوە هەموو پارەکە بێ تەسلیمان بکەیت تا نەزامی 17 ساڵ 18 ساڵتر ئەنجا ئێمە جوابتە دەینەوە واتە عێراقی نایکە عێراق بۆ کەسی ناکات ئەدی خەڵکەکە وە ئازانێ ئەوەی لە بەغا بۆنی کەبابە بۆنی کەباب نییە ئێستا نەوتمان هەیە نەوتەکە عێراقڵی بابە بۆری بفرۆشم ئەوە تا ڕێنەکەوتون تا ئێستاشەنەوە شەریکاتی نەوتەکان لە گفتوگویان لەگەڵیانە ئێستا حاڵی حاضر ڕۆژانە نەوتەفرۆشێ بە تانکەر داهاتی تانکەرەکەش نایەتە ناو غەزێنی گشتیەوە باشە داینشەنەمان لە ڕاستیدا نازانم نەوت چۆن ئەیفرۆشن نە پارەی نەودی ئێمەیە نە داهاتی ئەم وڵاتەی ئێمەیە هیچ شتێکی ئەم وڵاتە بۆ ئێمە نایێت بۆ ئەوکو حەزبی سۆسیالیستی شتێکمە بۆ نایەت ئێمە و ڕەنگە زەختیشتی زۆریشمان لەسەر بێ ڕەنگە گەر بڕۆی لە سلێمانی ماڵەکەی من کارەباکەشی و ئاوەکەشیان بڕیوە ئێستا لە سلێمانی بڕیوانە ئاوی ماڵی ئێمە لە حیم کراوە و بڕاوە هەمووی لە سلێمانی بڕێوان دا بۆ ئەوی کە وا تێبگەن ئەنی کە ئێمە بەڵام من قەزەی میلەتمدا مهمترە من قەزەی کوردمدا مهمترە من کوردم لە هەموو شتێک لا گرنگترن و حیزبیش وەسیلەیە بۆ خزمەتی میلەتەکە و بۆ خزمەتی کورد بۆیە من گرنگ لای من ئەوەیە کە ئێمە بتوانین میلەتەکەمان بپارێزین و ژیانی خەڵک ڕێک بخەین من پێم وایە ئەوەی کە هەمانە لە کوردستان کۆ بکرێتەوە و ئەو زەلیلی قوبوڵ نەکەین لە بەغدا ئەگەر نیوەی ئەوەش بێ بدرێ بە خەڵکەکە پێی ڕازیە بێت ئەنی ئەو هەموو زەلەی بەغدا قوبوڵ نەکەین ئێوە کاک محەممەد یەک شتێ زۆر مهمە باسیەوە کە ئێستا بەرامبەر بەغا زەلیلین نابی ئەمە قبول بکەین بەڵام نابی ئەمە قبول بکەین ڕاستەکەی ئێمە نەوتمان بەسەر بەخۆی فرۆشت داهاتمان ڕادستی بەغا نەکرد ڕیفراندۆممان کرد هەموو ئەم ڕێگەیانەی کە بەڕێستان باسیەکەی تاقیمان کردەوە بەڵام شکستمانێنە ئەوە بوو بە 3 مانگ 4 مانگجارێ معاش نادرە لە 2014 تا ئێستا 1 ساڵ بۆ هەموو موچە بدرێ لە کاتی خۆیان بەردەوام کێشەی موچە هەیە جا پرسیارەکەم ئەوەیە هەموو ئەم ڕێگایانمان تاقی کردەوە سەرکەوتو نەبووین تۆ ئەڵەی یەکێتی و پارتی هۆکارن تۆ بەردەوام لەگەڵ بەرپرسانی یەکێتی و پارتی دانیشتنت هەیە کۆبوونەوەت هەیە ئەم ڕەخنانەی کە ئێستا لەم بەرنمەیە باسیەکەی لەو کۆبنەوەوانە باس کراوە بەڵێ باس کراوە چۆن هەموو شتێک وەڵامیان چییە باسمان کردووە و قسەشمان لەسەر کردووە ئەوانە بەڵام مۆزوعی ئەوە نییە خۆی سات سووریا حکوومەتێکی نوێ ناتوە 3 مانگە معاشی نەداوە بەڵام معاشیوان زۆر کەمە بەراورد بەو داهاتی ئەوەی لەگەڵ ئێرە ئێستا 3 مانگە معاش لە سووریا نەدراوە 3 مانگە معاش نەدراوە کە معاشەکەشی 20 دلار مانگی خەڵی بچونکە ئەسەدیان ڕوخانەوە قەی ناکە بەڵام بۆ ئەو ئامادەیە مەسا هاتووە خۆی کردۆ بە ڕێژمور بۆ 4 ساڵی تر بەبێ ئینتیخابات و بەبێ پەرلەمان و بەبێ شتێک بۆ ئەوە چاو لە خراپەکە ئەمەشکردمان لە دوای 92 خۆ دەبێمان هەبووە نیە من پێم وایە ئێمە عێراقیش خۆی بۆ خۆی وەزئی باش نییە ئێستا عێراق ئێستا لە کورد بەخۆترە لە عێراق تا عێراق سووریای لێ بۆتەوە لایەکی لێ بۆتەوە واتە حکوومەتێکی شیعە لە سووریا نەماوە لایەکی لێ بۆتەوە عێراق وەزئی باش نیە ناوخۆشیانە کێشیان هەیە و بۆیە پێم وایە کورد ئێستا بەهێزە ئەتوانێت داواکانی خۆی بگاتە نەتیجە لەگەڵ ئەم خلافەکەی لە بینی هێزەکانی 1970 هاوپەیمانان ماگانە ئەو پارەی ئەدێنن ئەو هاوکاریە بەڵام ئێستا مشکلەیەکەیە کە ئەوان بێئومێد بوون ڕەن تا 2026 بێت ئەم هێزانە بە تەواوەتیەک بکردنەوە بۆچوونێکەیە ئەڵێن پارتی ویکێتی میکانیزمێکتریان دۆزێت لە ژێر ناوی ترا وەکو دەڤەری 1 و دەڤەری 2 هێزەکانی 1970 وا ڕێگەخەنەوە پێ دوایە بەڕاستی جێتی پارتی دەست بەداری هێزەکانی 1970 بن لە سەقسیا و پەیمانەیان ئەمە خەونە بەڕاستی هێزی یەکێتی و پارتی 1970 قەت نابێ بە یەکێک قەتیش نایکەم بە یەکێس بەڵام
هەفتاوەشتاکە باشترە بیکەنە هەولێر و سلێمانی ئەوە خەتەرترە چونکە ئەوە زمینە خۆشەکە بۆ دوو ئیدارەی بۆ هەموو شتەکەی تر مەترسی ئەوە هەیە وای لێ بکەن بەڵێ ئەوە پلان بەڵێ ئێستا داناوە دووسێ فرقیان کردەوە دەڤەری 1 و دەڤەری 2 یاخود هەت سلێمانی و هەولێر یا یەکێتی و پارتی ئەوە خەتەرترە هەفتاوەشتاکە بێ باشترە تا بێتە دوو هێزی جیاواز یعنی ئەو بە تاواتی ئەبێتە دوو هێزی جیاواز دوو ناوچەی جیاواز دوو ناوچەی هەیکەلەکەیان وایە تا ئێستا بەڵەوە خەتەرە ئەبێ هەفتاوەشتاکە بۆیە باشتر بوو ئەی هاوپەیمانان بەمە ڕازی نابن هاوپەیمانان زۆر هەولێن داهات نەیەرش بۆ لای ئێمە زۆر باسی ویان کەوتم کاکە ئێوە ئاسی سار دەفتن وتیان بۆ وتم تا نەفقی سوورەوە ناتوانن یەکێتی پارتی هێزیان بکەن بە یەکێ نە پارتی متمانەی هەیە بە یەکێتی نە یەکێتی هەفتا تەسلیمی پارتیەکەات ئەمە ناکرێت ئێوە ئەگەرتانەوە هێزی کوردستان بکەن بە یەک هێز بڕۆن لە فەوجێکەوە دەست پێ بکەن ئەمە یەکێتی پارتی هەردووکی هەمووی تەقاوت کەم بچێتە بۆ ماڵی خۆی لە فەوجێکەوە دەست پێ بکەن هین بکات تەواو بکە خەڵک تەژنید دابنێن فۆرمێک بدەن بە خەڵکەم فۆرمە پڕکاتەوە یەکێتی پارتی نەبێ مۆسەفاتەکانی تیا بوو با بێ بەتا ئەسکەر لەو هێزەدا لە فەوجێکەوە دەست پێ بکەن لە لیوایەکەوە لە زیاتر ئەوە بکەنە کاکڵەیەک ئەساسێک بۆ جەیشی یەکگرتووی هەرێمی کوردستان ئەینا ئەوەی تر بە تەسکیە بووە هی حیزبە شەڕی حیزبی ترەکە لە پێناوی حیزبەکەی خۆیدا ئەبێ ئێواز لەوانە بێنن من پێشم وتن ئێستا گەیمتە قەنەعات کە قسەکانی من ڕاست بوو لەگەڵیانە چونکە من تاریخێکی دوور درێژمە پێکەوە بووین لە وڵاتە لەناو هێزەکانی هەفتاوەشتا وزەم بەشی لە هێزەکانی تووشی بەرەکەوێت لەو کاتە بەڵێ ئێمەشتایە ئێوە ڕازی کێشتان نییە کێشەمان نییە بەڵام هەمووی بێت بە یەکێک بەمەرجێکی پارتی تەسلیمیکەن بەمەرجیەوان تەسلیمیکەن بەڵێ ئەوان بیکەن ئێمە کێشەمان نییە مەستا هێزی تریشمانەیە بەبێ ئەو وێزەی کە لە جێشە مشتەرەکەکە بەرگری فریاکەوتن و بەڵێ نە بێ بەرگری فراکەوتن بێ زێرەڤانی بێ فەوج و ئانشمانەیە بێ ئەوانە ئێمە هێزێکمانەیە بەڵێ وەکو تقریبەن بەرگری میلیەکە وایە ئەوەیشیان ئەوکو چۆنەوە هەفتاوەشتیانەیە هەفتاوەشتاکە ئەوان پارە لە وەزارەتی پێشمەرگە وەرەگرێت ئێمە وەری ناگرێت لە وەزارەتی پێشمەرگە ئەوەشمان ئامادەین تەسلیمی بکەین. کاک محەممەد لە ماوەکانی پێشوە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان لیستێکی هاوپەیمانیتان پێکێنا بۆ بەشداریکردن لە پەرلەمانی کوردستان بەڵام دوجار کە لیستەکە وەکو پێویست سەرکەوتو نەبوو وەکو پێویست دەنگی نێنا هەر لایەک لایەکی دیکەی تاوانبارە کرد لەم دوایانەدا بەڕێستان هەندێک قسەتان کرد سەبارەت بە یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەروەها کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلامی جاران و دادگەری ئێستا کە گوایە پێکەوە پارە وەرگیراوە لە کۆماری ئیسلامی ئێران بەڵام ئەوان جەختەکەنەوە کە شتیوان نییە و یا بەدیوەکەی کێشە ئەگەر ڕاستەوە خۆش دانی پیادانەنێن دەڵێن کاک محەممەد نەئەبوو ئەم نهێنیانەی ناو کۆبوونەوەکان و ناو سەرکردایەتی حیزبەکان ئاشکرا بکە ئامانج لە ئاشکراکردنی ئەمە چییە و ئایا ئێستا پەیوەندەکانتان گەشتوتە چی ڕاوبۆچوونی ئەوان چییە مبادرەی ترتان نەکردووە ئەوە زۆر کۆنە ئەوە 2009 نا ئێمە لیستێکمان بوو لیستەکەشمان سەرکەوتوو بوو 13 کورسیوان هێنا ئەو کاتە چونکە ئەو کاتە گۆڕان هەبوو یەکێتی تەرکیزی لەسەر ئێمە کردووە زانێ گۆڕان دەنگ نایێنێ تەرکیزەکەی لەسەر ئێمە بوو بەڵام گۆڕان کورسەکانی برد و ئەو بردیوە زیاتر لە 25شی برد کەمیان پیان کەمکردنەوە کێکەمی کردەوە کورسەکانیان برد بەڵام ئەوەی ئێمە نایەمە 16 کورسیمانێنا ئەو حیزبانە چونکە ئەو کاتە هینیەکە بوو یەکەم ئیسلامیەکان نەیانتوانی لیستێکی ئیسلامی دابەزێن لە بەریەکێتی پارتی ڕێگانەدان ئێمەش داوای لە ئێمە کرد ئێمەش بەشداریمان لەگەڵیانە کرد ناشتێکی ئەوتۆ نەبووە بەڵام مەسەلەی مەبەستەکەی من ئەمەی ئێستاە کاک محەممەد ئەم ناکۆشی یا با بڵام دەرخستنی ئەم ئێمە ناکۆمان لەگەڵ کەسانیە بڵێ لەگەڵ هەموو کەسێکە علاقاتمان باشە هەر کەسێک ئەوە بەرامبەرەکەی خۆیەتی ئێمە قسە لەسەر ڕقەمەکەین قسە لەسەر ڕۆژەکەین قسە لەسەر تاریخی فڵان کاتەکەین ئێمە هەرچێک بێت ئێمە خۆ هەموو حیزبەکان لە هەرێمی کوردستان پارە لە حکوومەتیاری وەرناگرن بە ئیستاشەوە بەڕزی یەکا من خۆم ڕۆیشتوم بەڕزیەکە هەر حیزبێک بنیەکانیان دانا بۆیان خستە سیارە و پارەیان وەرەگەر لەوە وەزارەتی مالی لە کاک شێخ بایش بڕەحمە بێ لەو برادەرەکەی مەسیحی لەوانی تر پارەکەیان وەرەگرتووە بەڵێ ئێستا شەر وەرەگرن نازانم ئیسا باوەڕ ناکەم نازانم ئێشای وەرەگرن بەڵام بە نەوعێکی تر وەریەگرن ئەو کاتە لە وەزارەتی مالی وەریانەگرت بەڕزیەکە هەمویان گونیان هێنا و پارە و یەکێک هەر بە پێی نەکەش بوو یەکێ 300 میلیۆن یەکێ 350 یەکێ 450
آخر وازان گۆڕان 600 میلیۆن بوو ئەوە بەڕ مانگانەوە نییە وەرگرتنی ئەم پارەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە با بڵێم لە دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لەوەی ئاساییتر بێ لەوەی کە لە وڵاتێکی دەرەکی وەربگیر لە وڵاتی خۆتی وەرگی کێشە نییە یەکێ لە کێشەکانەوەی ئەم حیزبانەی کوردستان لە هەموو دنیای وەرەگرن قسە ناکەن پیان ناخۆش نییە بڵێ لە یەکێتی پارتی وەرگرتن پیان ناخۆشە من بۆ پێم ناخۆشی لە یەکێتی پارتی لە کوردی وەرگرن بۆ پێم ئەخڕەوی بەڕێز دوابزان نووسراوێک بووی کە لە ئێران تامەگرتە بوو بۆ چوار حیزبەکە ئەوەی ئێوە نووسراوێک بوو هەموو لە ئێرانی وەرگرتووە باش بەرە دوو کتێبدەر چوە لە ئێران ئێستا لە خراگەی ڕەمەزان ورد و دریشتی تایە ماگانەی هەموو حیزبەکانی تایە بە دوای کەسان مەگەڕێن بختاری بۆ کەس مەکەن هەمووی تێدایە دوو کتێبە هەردووکی من هەمە ئێستا هەردوو کتێبەکە یەک قەڵەمی توێدابێت ئێران نووسیوێتی ماگانە نامەکان نامەی هەموو حیزبەکانی تایە و عملیاتە مشتەرەکانی تایە بۆ عملیاتە چەندێ پارەیان وەرگرتووە چەندێ چەکیان وەرگرتووە چەندێ مەسەلا سیارەیان وەرگرتووە هەمووی تێدایە هینەم ساڵانەی خێریشی تایە کتێبەکە نا تقریبن تا شەڕی ئێران نێرەکتاوە بێت زیاتر پرسیارەکەی مامۆساوە بوو کە ئێجا نازانم تۆ خۆتە سەد بەمەکرەوە یاخودنا ئێستا نەوعەنما دژایەتێک لە بینی بەڕێست و یەکگرتو کۆمەڵات دروست بووە اینجا لەم فتری ئەخۆ کرسەی میدیا بکەی دیارە ئەوان من میدیاکانان بینی هجوومەکەنە سەریشت تەنانەت لەم فتری پێشوە کاک شاسوار سەرۆکی جوڵای نۆینۆش هات بۆ لای بەڕێزت اینجا ئەوان لێک درایوتیان ئەمە کاکە حەمە و کاک شاسوار پێکۆ بەرەیەکیان دروست کرد دژی ئیسلامیەکان نا خۆمە ئێمە لەگەڵ کاک شاسوار یەکەم جار نەبووە کاک شاسوار جاری تریش هاتۆ بۆ ئێرە دەستێمانی یەکمان دیوە منی شوم بۆ گوندی ئەڵمانی بۆ لای خۆ یەکەم جار نەبوو کاک شاسواری خەڵکی وڵاتەیە و قایمەی هەیە و ئەندام پەرلەمانی هەیە و لە وڵاتە و خۆتا خۆ کاک شاسوار هاتۆ بۆ ئێرە یان من پشم بۆ لای ینی خۆ ئەمە شتێکی غەریب نییە خۆ وەفدی لایەنەکان چوون بۆ لای کاک شاسوار ئامادە نەبوو لەگەڵیان دانیشێ خەڵکی تری لەگەڵدانن ئەوە بۆ ناڵێن وایە ئەوشە بوو شاندی چێتی چوو بۆ لای پارتی چوو بۆ لای شادی هەمویان چوون بۆ لای کاک شاسوار لەگەڵیان دانەنیشت باش نازان خۆدا ئەمەیە کاڵێ لەگەڵ توان نزیکە پەیوەندی بەم دژایەتی ئیسلامیەکانەوە هەیە من دژایەتی کەس ناکەم من ئەوەی تەنها دیفاع لە میلەتەکەی خۆمەکەم کەسێکی دژی میلەتەکەی خۆم بێت ئەوە شتێکی ترە و ئەوانە بەڵام من ناکەم لەگەڵ کەس دژایەتی لەگەڵ کەسیشم نییە ئێمە هێزێکی نەتەوەیی نیشتمانی ئەم وڵاتی ئەو پرۆسەیە کە لە تورکیا دەستی پێکردەوە بە تایبەتی بابەتی چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان و پرۆسی دانوستان لە تورکیا کە هێشتا ناوێکی بە تەواوەتی لە نەنراوە بەڵام ئەوەیە کە درێژکراوی پرۆسی چارەسەریە لەوەی پێشوو دید و تێڕوانینی ئێوە بۆ ئەو پرۆسەیە چۆنەوە ئەوەی کە بە تایبەتی لە فقرەیەکە کە لە نامەکەیەوە جەلانە باسلەوە کراوە سەردانی بەڕێز کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی و کوردستان بکرێ پەیوەندیەکانی نێوان پەکەکە و پارتی لە چه ئاستێکدایە ئێستا بڵێ خۆی ئەوەی کە لە سووریا لە تورکیا ئەگوزارێت گفتوگۆ هەنگاوێکی گرنگە بۆ میلەتەکەمان بۆ هەموو لایەک چونکە یەکەم مەسەلەی کورد بەهێزە لە تورکیا ئەگەر کورد بەهێز نەبێت ناشن معارەزە و باخشەلی و کێو بچن لەگەڵ بەڕێز ئۆجەلان لە سژنادا بنیشن ئەمە مانایە کورد خۆی بۆ خۆی هێزێکی گرنگی هەیە خاڵێکی تر ئەوەیە حکوومەتی ئەوە عەدالە و تەنمیە یاخود ئەردۆغان لە دوو شاری گەورەی تورکیا لە شارەوانەکان دۆڕانیوەتی لە ئەنقەرە و لە ئەستەمۆڵی دۆڕاندووە ئەترسێت لە ڕێژیمورەکەی شابی دۆڕێنێ تەنها کەسێک بڵانسەکەی بۆ ڕاستکاتەوە کووردە ئەوانی تر یارمەتی نادەن بەڵام وەهمێکی دروست کردووە ئەڵێت ئەوە ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا هاتوون و یانە تەقسیمی تورکیا بکەن بۆ ئەوەی معارەزەی کۆ کردوێتەوە هەمووی داوای سۆڵ بکات لەگەڵ کووردا ئەمە لەلایەکە لای بەڵام خۆی ئەسڵی مۆزوعەکە بۆ ئینتیخاباتە کە ئەم جارەش دەورەیەکی تر ئەردۆغان بیباتەوە لە تورکیادا ئەسڵی مۆزوعەکە ئەوەیە بەڵام کورد دەتوانێت ئیستیفادەی لێ بکە هەر گفتوگۆ لەگەڵ کووردا موهیمە بۆ کورد لە تورکیادا ئەوە خاڵێکی تر ئەوەی کە بەڕێز ئۆجەلان باسی کرد و بەیانی دەرکرد تورکیا قەنەعەتم وایە تورکیا وا تێگەیشت بوو کە پەکەکە قوبوڵی ناکات بەڵام پەکەکە ژیرانە قوبوڵی کرد قوبوڵکردنی پەکەکە واتە هەموو شتەکانی لەدەستی تورکیا وەرگرتەوە ئەی تورکایکی لەدەست نەماوەیستا ینی گۆڵەکە لای تورکیا بێ ئەوان جارێکی تر بهێننەوە لەبەرەوەم پێم وایە ئەوەی پەکەکە هەرچەند خۆ من قەنەعەتم نییە پەکەکە قەت چەکدا نانێت بەڵام کە ئەڵێت مادەم وایە چەکدانێم
خۆشمە هەڵەوەشین خۆڵۆشانە لای ئەوان کێژە نییە خۆ هەر حیزبەکە ئیمڕۆن بەیانی ناوێکی تریەیە بەڵام کە گەیشتە ئەوەی کە چەک دابنێن کە ئەڵێمە چەکدانین ئامادەین ینی هیچ شتێکی بەدەستی تورکیاوە نەهێشتووە پشتیوانی ئەمریکا و پشتیوانی وڵاتانی تر هەموو پشتیوانیان لێ کردووە بۆیە لێرە تورکیا وەستاوە ئێستا ئایا بەردەوامە بێ لەمە ئەگەر تورکیا بێوێ ژیرانە کار بکە بەڕێز ئۆجەلان ئازاد بکە با لە ئەنقەرە لەژێر چاودێری دەوڵەتا بێ بەڵام نەورۆز بیباتە دیاربەکر لە دیابەکر قسە بۆ خەڵک بکە بڵێ لەسەر ئەم خاڵانە 1 و 2 و 3 ئێمە لەگەڵ حکوومەتی تورکیادا ڕێکەوتوین پێم وایە ئەوە خزمەت بە تورکیاژەکە و خزمەت بە کوردیژەکە زۆر باشە کەواتێکا محەممەد ئێ ڕێکەوتنەکەی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرعەت پێ چۆنە ئەو ڕێکەوتنەی ئەوان لە ڕاستیا دوو شتی جیاوازن چونکە سووریای نوێ یاخود ئەحمەد شەرع یاخود تەحریری شام ئەمانە سەرەتا کە هاتن جوابی کوردیان نەدایەوە شەڕیشان لەگەڵ کووردا کرد و کوردیان لەو منتیقەی ئەفرین و هین ئەوە حەڵەبوانە دەرکرد لەو ناوچەیە لەگەڵ ئەوان ئامادە هیچ شتێک نەبوون بەڵام هاتن بەرنامێکیان دانا بۆ خۆیان انتخابات خستە 4 ساڵی تر ئەخە لە دنیادا نییە تۆ انقلاب بکەی شۆڕش بکەی انتخاب بکەیت 4 ساڵی تر انتخابات خستە 4 ساڵی تر واتە دەستوریشان خستە 4 ساڵی تر و خۆشی کردو بە ڕێژمر بە 4 ساڵی تر بەبێ پەرلەمان و بەبێ ئەمەدە ئەمە لێرە جوابی کوردیانەدا بەڵام ئەو گۆڕە کۆبوونەیەکیان کرد 600 کەسیان بان کرد وەکو چۆن کۆبوونەکەی کاتی خۆی بریمەر وان کردیان کۆبوونێکی لە بابەتێکیان کرد کوردیان بانگ نەکرد واتە کورد لەم 4 شتەدا بەژاری نەکرد تا 4 ساڵی تر بۆ ئەویان دانابوو کورد تەسویە بکەن لەو منتیقەیە چونکە ئێستا لە سەدا 29 خاکی سووریا لە دەستی کووردە حدودی عێراق لە دەستی کووردە حدودی ئوردون لە دەستی کووردە کورد هێزێکی گەورەیە لەو منتیقەیە و زیاتر لە 15-16 هزار کەسی داعشی شتایتە سجنە لای ئەوان لە هەموو نەوەکانی واتە ئەمە ئەوان ئامادە نەبوون هیچ گفتوگویەکیان لەگەڵا بکەن وەجاری پێشوو مەزلوم کوبانی ڕۆیشتە دیمەشق لەگەڵیان دانیش ئەمریکیەکشی لەگەڵا بوتیان ناوی ئەمریکەکە بێدانیشە چوو لەگەڵیان دانیشتن بەڵام نەگەینە نەتیجە و لە دوایەوە تەسریحیاندا یەک هێز هەبێ لە سووریادا هیچ هێزێکی تر نابێ بێ هەمووی بە کوردانەوە خۆ بە کەسی تر هێزی جیاوازی نەبوو لەو منتیقەیە بەڵام دوای ئەوەی کە وەزعی لازیقیە و ئەو شارانەی تر ڕوویدا و عەلەویەکان و دروزیەکان و شەڕیان کرد و ئەوە ترسێکی خستە دڵی ئەحمەد شەرع ناچار بێت لەگەڵ مەزلوم کوبانی ڕێکەوێ ناچاری لەگەڵیان ڕێکەوێ مەزلوم کۆبانی لەبەرەوەی خۆی لە شەڕی تورکیا لادا ئەو شەڕە لە تورکیا کە شەڕی پێفرۆشت واز لە تورکیا واز لێبێنێ ناچاری چوە لەگەڵ ئەوە ڕێکەوتووە هەردووکیان لە ناچاریە بەڵام من ئەوە لە بەرژەوەندی کوردان بەڵام من ئەوە کەم ناکەمەوە لەوەی کە کورد لەوێ ئێستا ئەوەی کە کردویانە چونکە سووریا تا ئیستا هیچ شتێکی نییە لە دەستوری سووریادا هیچ شتێکرد نییە ئەمانە هیچ شتێکی نییە بەڵام هەشت خاڵیان داناوە ئەم هەشت خاڵە ئەوەنەی کاری ئەسکەریە یا سەربازیە کاری سیاسی نییە مەسەلا ئەڵێت یەک خاڵاڵێ مجتەمەعی کورد کۆمەلگای کورد کۆمەلگای سووری کۆمەلگای عێراقی کۆمەلگای ئێرانی کۆمەلگای تورکی ناڵێم نەتەوەی کورد ئەمە ئینسان بیبینە مەسەلا ئەمەیان ناڵێ باقیەکەی تری چییە ئەڵێ نەوت تەسلیم کرێتەوە 2 فڕۆکەخانە تەسلیم کرێتەوە 3 حدودەکان تەسلیم کرێتەوە وە ناڵێ بەڵام بە هاوبەشی ئەمان هێزەکانیان هاوبەشە ئەڵێ تەسلیمی حکوومەت کرێتەوە ئەڵێت هێزەکانیش تەسلیمی ئەخر هێزەکانیش لەگەڵ حکوومەت تەسلیمی حکوومەت کرێتەوە ئەی نابێ خاڵێکی تیابێت لە دەستوری داهاتووی سووریایشا کورد وەکو نەتەوەیەک کورد هەیە لە سووریادا بۆ ئەوەی تیانە وانە بۆ ئەوەی تیانە لەبەرەوە من پێم وایە لەگەڵ ئەوە من لە ئەوان کەم ناکەمەوە بڵێم وڵا شتێکی یان کە چونکە سووریا هیچ شتێکی نییە کێ زەمانە دەدا 4 ساڵی تر لە دەستوری سووریادا بڵێن کورد نەتەوەیەکە و لەناو خاکی سووریادا هەیە کێ زەمانەتی ئەوەدا بۆ لە خاڵێکاتیانە لەم هەشت خاڵەدا لەبەرەوەم پێم وایە بۆ کورد ڕەنگە بۆ ئیستا کە هیچی نییە نە لە دەستورە هەیە لە سووریا نە خاکی هەیە حیزبەکانی مەسەلاڵێ حیزبی پێشکەوتوخوازی کورد لە سووریا ناڵێ کوردستانی سووریا ینی پێسرا بە خاکەکەی ناکە هیچ حیزبەکەی لە سووریا ناوێ حیزبی کوردستانی بێ نییە ڕوونکردنەوەی زۆر باشیە لەسەر دۆخی سووریا من ئەگەڕێمەوە سەر ناوخۆی عێراق و بە تایبەت ئەوەی لە ماوەی ڕابردووە لە کەرکووک ڕوویدا
ئەو کاتەی لە کەرکووک ئەو فەوزایە دروست بوو لەسەر مۆزوعی زەوی جوتیاران زۆر بە توندی هێرشی کردوتە سەر سوپای عێراق بە سوپایەکی ترسنۆک و ئەوانە ناوێبەی ئەڵێ ئەو سوپایە بۆ ناچێت لە غەزە و ئەوانە شەڕ بکە بەرگری لە فەڵەستین بکە جا پرسیارەکەی منەوەی لەم ڕۆژانەی پێشوش کاک مەسروور بەرزانی چوو بوو بۆ کەرکووک وتی کەرکووک ڕۆژێ دێ وەرێگرینەوە پێت وایە ینی تۆ بەڕێزت ینی کوڕێکت لەوێ شەهید بووە بەڕاستی تۆ زیاتر هەست بە کێشە و گرفتەکان و ئەو ئازاری ئەوەیەکەی پێت وایە کەرکووک وا وەرەگیرێتەوە یان ئەوەی کە پێش چەند ساڵێک بەدەستمان هێنا دەیان ساڵی تر ناتوانین بەدەستی بێنینەوە هەر جێگەیەک بە شەڕ گیرا بە شەڕ نەبێ وەرناگیرێتەوە ئەوە قاعیدەی دنیا وایە چونکە کەرکووک بە شەڕ وەریان گرتووە بە شەڕی نەبێ وەرناگیرێتەوە ئەیا بێ ڕووداوێکی گەورە بێت عێراق ڕووخا ئەو ناوچە کەوتە دەسی ئێمە داعش هات کەوتە دەسی ئێمە ئەی دوو ڕووداوی گەورە ئەگەر ڕووداوێکی تری وەکو داعش و وەکو ڕووخانی عێراق بێت ئەتوانین ئێمە ناوچانە وەرگینەوە ئەم گۆڕانکاری باسی ڕووخاندنی عێراقی کرد ئێستا زۆر باسیەوە کرد ئەوەی کە لە سووریا ڕوویا مەترسێک شێ لەسەر عێراق بە تایبەتی ئەمریکا کە لە ئەدای عێراقی نوێ ڕازی نییە ئەم قیادەی ئێستا تۆ ڕاستچیە مەبەستەکە شوێن تێنە مەبەستێکی منێ ئەمریکا لیان ناڕازیە ئەو ئەمریکا هیچ نییە لای من لای تۆ ئەمریکا هیچ نییە ئەمریکا لەگەڵ بەرژەوەندی خۆیەتی ئەمریکا تەعامل لەگەڵ هینەکە لەگەڵ ئەمری واقعەکات ئەمریکا تەحکوم بە دنیا ئەحمەد شەرق قاعیدە بوو لە سعودیە هەموو شتەکانی بۆ کرابوو هات لە بەغدا بوو لە بەغدا سژنیان کرد لە ئەبوو غرێب گیرا بوو 3 ساڵ لەگەڵ پێشمەرگەیەکی ئێمە ئێستا لە قەڵازیە پێکەوە 3 ساڵ سژن بوون لە ئەبوو غرێب و لەوێ گیرا بوو هاتووە ئێستا بەغدا ئەوێ پێشوازی لێ بکات بێنێ بۆ بەغدا ئەمە ناوی قاعیدە بوو ناوی خۆیان جەبهەی نەسرە بلاد الشام تحرير الشام هر عيني إنسانكية هر عيني إنسانكية مثلا أمريكا إذا تعاملي لقلك بس بيدواني أمريكا غير اعتراف أمريكا كويس يجني كردو بري داوي تعاملي لقلك آخر أوين موضوعك أجر أمريكا خوي ما أمريكا برجوندي هي أمريكا هات وتيهمو جالي تلقى قاعدة وأفغانستان كوتاي هاتوا دواي 20 سال بكلاشنكوف ولو شاخوا هاتن بعبايك وكمال ريشو همي هینیان دەرکرد ئەمریکایان دەرکرد لەو منتیقەیە ئەمریکا هات کۆمەڵێک چەک و تەقەمەنی بە $1,000,000 بۆ قاعدە بۆ هینجێڵا بۆ تالیبان ئێساش خواخوایەتی تالیبان لەگەڵەوە علاقەیە بێت لەگەڵ ئەو ئەمری واقعەیە کاک محەممەد لێرە ڕاتەگرم کاتی ڕیفراندۆم کاک مەسعود قسەیەکی ئەڵێ ئەمریکا تەعامل لەگەڵ ئەمری واقعەکە بەڵام کە ڕیفراندۆم کرا بە گڵۆبی سەوزی ئەمریکەکان عێراق هێرشی کرد و ئێران و تورکیا هێرشیان کرد و مەتاڕەکان داخرا ئەوانە لێ باشە خۆ ئەو کاتەش ئەمری واقع بوو ئەبوو بیوتایە کاکەەوە ئەمری واقع و کورد دەبێت دەوڵەتی هەبێ وانە ئەمریکا لەگەڵی بەڵێدا وانە واقع بوو ئەو کاتە مەسەلەی ڕیفراندۆم من لەگەڵ ڕیفراندۆمم کورد لە مێژووی دوور و نزیکا یەک جار باجی داوە ئەوی بۆ ڕیفراندۆم کە قەزەی کوردی میلەتەکەی خۆی بووە هەمیشە باجی داوە خەڵکمان کوژراوە هەمووی بە کۆمەڵ لە ناوشوە لە پێناوی حکمی ذاتی و لە پێناوی نازانم لا مرکزی و لە پێناوی ئەو شتە بچووکانەدا یەکەم جارە کورد باجێک بدا لە پێناوی سربەخۆییدا لە سەدا 93.7 خەڵکی کوردستان دەنگ بدا بۆ سربەخۆیی لە بەرچاوی هەموو دنیا جا ئەوە سەرکەوتی یا سەر نەکەوتی گەلە کۆمەمان لێکرایە نەکرا کۆمان لێکرایە نەکرا ئەو شتێکی تر ئەویان من ڕیفراندۆمەکە جارێت هیچ بکرێت وەرێکەمەوە لەگەڵیشیام پشتیوانیشی لێ یەکەم هیچ کێشەیەک لەوە نییە چونکە کورد ئەبێ دەوڵەتی هەبێت کورد خوارد لە قورئانە هاتووە ئێمە هەتا لەژێر دەچین میلەتێکی تربین ئەخر زۆر جوان ئەمەیت و بەس ئەمەی تۆ کاڵی ئەمریکا هیچنی ئەخر ئەمریکا ڕازی نەبێت چۆن ئێمە دەوڵەتمان نەبێت کێ بۆ نمونە ئەمریکا ڕازی نەبوو تالیبان هاتوو دەوڵەتی چێ لە ڕازی نەبوو ناتۆی برد 20 تۆ خۆت دەزانی ئوسوڵی بە دەوڵەت بوون دەیان ڕێک ئەمریکا ڕازیە لە فەلەستین ئیسرائیلیان تەفرەت و ناکردووە ئەو تا ئێستا حاڵی چیلات و غەزە و فەلەستین ئەوە نیە ترامپڵی خەڵک ئەرزەکەی شکڕێ بەبەستم چییە؟ ئەزانی بەڵام چۆن نا فەلەستین سەرکەوتوو بووە فەلەستین
توانی مەسەلا خان و ڕووخا خۆی ئەم هەرێمی خانوونە ئەم هەرێمی کوردستانە ئێوەی بینن ئەمە ئێمە ئێوەی بینن من لەم شاخی سوورێنەوە هاتووم زەڕایان حکوومەتی تیا بووە تەنا زەڕایان ماوە نەیجووریش حکوومەتی تیا بووە تا دووس خورمات و یەک دێنە ماوە هەموو منتەقەی تەقت بووە مزگەوت و نازانم قوتابخانە و هەمووی تەقت کراوە هەمومان دروست نەکردەوە ئیسا هەموو یەک خۆی دروست نەکراوەتەوە خەڵکەکە تیا ناژی ئەمە شوێنەکان دروستە بێتەوە ئەمە خاڵیەکە بەلەو لێ بکە ئەمە خاڵیەکە خاڵی دووەم ئەڵێن 46,000 کەس کوژراوە نازانم چەندێکە ئەم 46,000 کەسە 100 ساڵی تر هەمووی ئەمرد لە پێناوی میلەتەکە بمرێ باشە لە پێناوی میلەتەکە بمرێ باشە کە هەتای ئەمێنێتەوە ئیسرائیل کە وەهمێکی گەورە بوو لە عالەمە حکوومەتی ئیسرائیل بە 6 ڕۆژ هەموو عەرەبی شکاند هەموو عەرەب لە 67 سینایی گرت لایەکی ئوردنی گرت جنوبی لوبنانی گرت جۆلانی گرت هەمووی گرت عەرەب جەمال عەبدولناسر جگە لە گریانیی پێ نەکرا دوایی سادات ڕۆیش دەستی ژنەکەی مناحەن بێغنی ماچ کرد لە تەلەبیب و چوو کام دێڤدی ئیمزا کرد کام دێڤد ینی تەسلیمی عەرەب بە ئیسرائیل و سەفارەتی ئیسرائیلیان هێنا ئێستا لە گەورەترین وڵاتی عەرەبی لە میسرە لە مەغریبە لە ئوردونە لە زە وڵاتی عەرەبیە باشە هەموو ڕێکەوتنەکان بە سەرپەرشتی ئەمریکا بووە ینی لە هیچ ڕێکەوتنیشی عەرەب و ئیسرائیل نیە ناچار کراوە ئێستا ئەمریکا 15 مانگ ڕێگەی عینیدا ئیسرائیل لە غەزەبدا غەزەی پێگیرە پێی نەگیرە ئێمە ڕیفراندۆمێکمان کرد 50 لە سەڵی خاکەمان لە دەستا ڕیفراندۆمێک تر بکەمانە بین بەکرێت ئێمە هەر ئەو شوێنانە هەموو وەرەگرینەوە جارێکی تر و هەموو دێنێژە دەستی خۆشمان وڵای تۆ زۆر بە یەقین و قسەکەی لەسەر ئەمریکا بەڕاستی ئێستا ئێمە با واقعی بین پارەی نەوتمانە چێتۆ ئەمریکا دۆلارمان داهاتمان بەدەست ئەخنا ئێمە چین عێراقەوە ئێمە هەر عێراق نەسەروەری هەیە باشە لەو بینە ئیسرائیل هاتووە 100 تەیارەی بەناو عێراقا نردووە لە ئێرانی داوە باشە عێراق نەتوانێت عینەکەی خۆی پارێزێ ئاسمانگای خۆی پارێزێ بۆ عێراق عێراق نەتوانێت بە هەزاران سەربازی تورکیا لە دەشی نینەوە و لە کوردستان و لە منتەکانە عێراق ناتوانێت وەزیری دیفاعەکەی من ناتوانم ئەمانە دەرکەم لە عێراق بەتە هێزمان نییە باشە ئەوە هەموو چەکداری چییە لەکوێ کەواتە ئەمریکا لێرە کاریگەری زۆرە بەڵێ کەواتە ئەمریکا کاریگەری هەیە و ئەبێ حسابی بۆ بکەیت پێم وانە ئەمریکا هەموو شتێک جددینین یان ئەو هۆشداریانی کە ئەمریکا سەبارەت بە بارودۆخی عێراق بە تایبەت شیعەکان و چەکردنی حەشدی شعبی ئەیات باز نەمەترسیەکرێت هاوشێوەی سووریا و لوبنان لە عێراقمانە جددینین ناتوانێت پێم خۆشە بکرێت مەترسی بۆ سەر هەرێم نابێت هیچ مەترسی بۆ سەر ئێمە نابێت بەڵام نایکە ئەمریکا دڵنیا بە هیچ شتێکی پێ ناکرێت نازانم لە مەقڕێکی جێی شعبی این حەسی شعبی بدا لێرە لێ ئەوانە نازانم بەڵام نا ئەمریکا ئەدا لە ئێران کاک محەممەد بە حکمی تۆ نزیکی لە ئێرانەوە و ئێستا هەڕەشە هەیە با لە ئێران و ئەگە سەری کتێبەکان بکەن ئێوە نزیکترن لە ئێمە بۆچی وتۆ لە سەرمان کتێبەکان ببینە کاکە کتێبەکان ببینە کتێبەکان نامەکان ئەگەری تا بۆ تا دەمێت دەست خۆش کاک محەممەد لە بابەتە نێودوڵەتیەکان و با بڵێم جیهانی عەرەبی ئەوانە زۆر قسەمان کرد ڕوونکردنەوەکان و کاگونەویشتی زۆر باش بوون لەسەری بەڵام با تۆزێک نزیکتر ببینەوە دۆخی ناوخۆی حیزبی سوسیال دیموکرات لە چیایە؟ حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان دۆخێکی زۆر باش و گرنگ و کاریگەری هەیە و بینیشتان لە انتخاباتەکانی ئەو دوایە سەرکەوتنی بەدەستیانە لەو هەموو ململانی و کێشە و مشکلەی کە بۆیان دروست کردین هەموو تەلەڤیزیۆنەکان لۆگۆی ئێمەیان بڵاو نەکردەوە ناوی کاندیدی ئێمەیان نەهێنا ناوی هیچ کەسێکی ئێمەیان نەهێنا یەک دەنگی حیزبەکانی تریان نەخوێندەوە 100 دەنگی ئێمەیان نەخوێندەوە هەموو تەلەڤیزیۆنەکان هەمویان یاعلامی کوردستان هەمووی حەستیان لەسەرماندا نابوو حتا بەغدای علانی کرد بۆ لە حەزبی سۆسیالیستی دەرچوو ئەوانیان نەخوێندەوە بۆچی کاک محەممەد بەڵێ هۆکارەکەی چی ئەنجا کاندیدیان مەسەلا بردین کرد لیستیان دروست کرد دژمان لیستیان دروست نەکرد حەزبی سۆسیالیستی لیستێکیان دروست کرد هیچ شقاق نەبووە ئێمە مەڵبەندمان هەیە لە خانەقینەوە مەڵبەندمان هەیە تا ئەگاتە زاخۆ هیچ مەڵبەندێکی ئێمە بۆ هیچ کوێنە ڕۆژتەوەی لە جێگەی خۆیەتی و هەموو هێزەکانیشمانەوەتە لێرە خۆت ڕەنگەت خۆتان بیان بینن و ئێمە هیچ کێشەیەکمان نییە ئێمە ڕەنگە هەندێک خەڵکی ئیمتیازی و خەڵکی جاسوس و بەکرێگیرا و لە ڕیزەکانمان پاکمان کردەوە کۆتاییات و هیچ نەما کاک حاجی مۆزوعی پارتی وچێتی طبعا پارتی وچێتی خۆ دەزانین انتخابات هەچیان بێکتری کە بە تایبەتی وچێتی زۆر هجومیە کرد تازە قسەی شانەیەڵێ لەگەڵ پارتی بێک دیز بەشدا انتخابات بکەین
ڕات چییە؟ خۆی من پێ بووتە جارێک لە مناسبەیەکە بینی من وتم هەقا پارتی دیموکراتی کوردستان جایزە و هەدیە بداوە کاک بافڵ تاڵەبانی کە ئیو پارتی تەواوەکەم ئەوەیشی پارتی نەبوو چوو دەنگێداوە پارتی دەنگەکانی پارتی زۆری بوو لەو انتخاباتە وتمە باە ئەنی خۆیان مەسەلا باید جایزەیان دایەوە یەکە دیشمانی کوردستان بۆی دەنگی زۆریان بۆ پارتی کۆکردەوە یعنی و بانگەشەیە پارتی بە قۆتر کرد خۆفیان بە پێی کورسیش بێت لە 100 کورسیەکە تۆ 39 کورسی بینی کەم نییە نا دەنگەکان تەنها لە 400 دەنگێنەوە چۆن ئەم چۆن دەڕوانی لەو لیستی کە ئێستا حزبی سیاسی ئەزای بەبستم چێک حاسی پارتی بەیەک ناکرێت بەیەک شو ئاسانیە بیان کرێت بەیەک ناکرێت بەیەک شو ئاسانیە خۆی زانی تۆ خۆت پیاوێکی بەڵام بەرژەوەندیەکانیان ڕەنگە ئەوە یارمەتی دەربێ بۆەوەی کە بێکۆ بن پیاوێکی هەم تەمەنەکە و هەم تاریخەکەت زۆر شتت بینیوە بەڕاستی حزبی سیاسی کە بانگەشەکە ببیری دوای انتخاباتی هەبێت وانە ئەڵێ شەڕ کردبیری ئاشتی ئەوانە ئێسامی کە یەکێتی بەرامبەر پارتی وت ئێستا کەی بینی کە پۆستەکانیان نەبینی کە قسە ئەکەن خەڵک گەڵێ وازانن ئێمە نەمانەزانی کە بەیەک و ئاوان هەر چەندە زۆر کەسە بوون لە ئێوەمانە تانومەر بانگەشەیە دوایستن و لای یەک بەڵام بانگەشەکان وا قسانەکە کە نامەشتی حتمیە و ئەی ڕوخێنین و کۆتایی پێهێنین و تەواو بووە و یەکێتی پارتی کەسیان ناتوان ڕوخێنن جێشی وڵاتانی هات نەڕوخان نەفر ئامیشکران نەڕوخان هێز شەڕیان کرد نەڕوخان لەسەر کڵاو قاسم 3-4 کەس دراوە کوشت نەهاوین لەبەر گەرمان نەزستان لەبەر سەرماکەشی تیا ئامێنێتەوە ئەمە دیگەیەتە ئەو قەناعەتەیش کامێن بە شەر کۆتایی پێ نایەت و شەڕ ناتوان یەک کۆتایی ببێنن و ئێستاش مەسەلا ئابینی مەسەلا خۆ ئەوانیش بۆ ئەوانیش ئەبێت ئەوە مەسەلا یەکێتی و پارتی بە شەڕ لە سلێمانی و لە هەولێر دەرکران دوایی بە ئاشتی چوونەتەوە ئێستا بڕۆ لە بەردەمی لقی چوارە لە سلێمانی 20 کەس بگرە ئەڵێ بۆچی ئەیگرن خۆی بە میوانەزانێ بڕۆ لە بەردەمی مەڵبەندی 3 20 کەس دارکاری بکە لە هەولێرە یەکە علاقی توێتەوە نیە خۆی بە میوانەزانێ واتە ئەو دوو حیزبە ئێستا بە شەڕ لەو دوو شارە دەرچوون هەردووکیان توشتی جیاوازن ینی لە ئینەکە لەوەی کە ئەوان جارێکی تر ناتوانن حاکم بن لە وڵاتە باوەڕ بکە ئستا یەکێتی لە سلێمانی لە ترافیکەکەیش ناوەستێ مەسوولەکە ناوەستێ ترافیکی سوورە ناوەستێ لە گەیە هەولێر هێشتا مۆر نەبووە ڕێک لە شوێنی خۆی وەستێ ئەوەی هەولێری عینش لە سلێمانی وایە کاک محەممەد لە میانی قسەکانە زۆر جار جەختت لەسەرەوە کردەوە کە دەستکاری دەنگەکانە کرێت لە هەڵبژاردنا و کورسی لە مەسەندرێتەوە کورسی ئەو کەمەکرێ و ئەم زیاد دەکرێت ئەو کەمەکرێ فعلا ینی لە ناو هەڵبژاردنەکانە ئەم جۆرە لە عوبەیە کرێت ئێوە تەسەورەکەوتان بەرامبەر کرابێت شتکردنا ئەم انتخاباتە پێم وانە بەو شێوەیە کرابێت بەڵام انتخاباتەکانی تر لە ژنێ فۆزیەکەی حیزبەکان بوو 5 حیزب بوون پێکەوە هۆکارەکەی ئەو بووکەم جارە عێراقی خۆیان بوون مەسەلا کەسێک بڵێن یەکەس 200,000 دەنگێنا 150,000 دەنگێنا حەزی ناکرد ئەوەی تر کە دەرچووە دەرچێت ئەوەی کە مەسا دەرچووە دەنگەکەی دەرچووە ئەچوو دەنگەکەی خۆی ئێنا یەکێ دەنگێناوە ئەو هێنا پێشەوە ئەمیتری نەیڵا بێتە پێشەوە ئەویان نەکرد لە بینی خۆیانە بەڵام لەناو عینەکانیشە لەناو دژێن فۆزیا ئەوان بیانیشتا دەنگی حیزب زیاد بکەن یا کەم بکەن ئەیان کرد ئەمەی ئێستا لە تەشکیلی حکوومەت یەکێتی پارتی باسیەکەن حکوومەت پێک و تەشکیلەکەن تۆ خۆت ئەندامی پەرلەمانی کوردستان بووی بەڕاستی پەرلەمان کاریگەری ماوە لە ئێستای پارتی وچێتیە چونکە ئێمە کێشەیەکی ترمان هەیە کاک حاجی دیقەت بە تۆ سەرنجێکی جوانە دەدوتت دادگای فیدراڵی ناتوانێت پەرلەمان هەڵوەشێنێتەوە بەزا پرسیارە لە خۆمان بکەین چی وای کە دادگای فیدراڵی دەست بۆم هەنگاوە بەرێ خۆیان کردیان وانە لەبەرەوەی پۆینتێکی تر هەیە خاڵێکی تر هەیە تەمەنی قانونی حکوومەت و پەرلەمان 4 ساڵە ئەمان هاتن کردیانمە 5 و بە 6 وان ناتوانین انتخابات بکەن بیانوویکیانە بەدەستەوە بەبەستی منەوەیە ئێستایەتی ڕەنگە چاوی لەوە بە سەرۆکی پەرلەمان وەربگرێ ڕەنگە هێشتا یەکلایی نەبووەوە بابەتش پێ دوایە پەرلەمان کاریگەری ماوە لەم کاتایەکە نەتوانێت محاسبی وەزیرێ بکات یەکێتی و پارتی ڕێگەکەون بەرژەوەندی خۆشیان هی ئەو منتەقەیە شێوایەوە ڕەنگەمانیەتە نەخایەنە حکوومەت تەشکیلەکەن پێکەوە هیچ کێشیان نابێت و وەکو جاران و وەکو یاریش ڕووی لە نابێت ئەوان ڕێکەون مەسەلە انتخابات لە هەرێمی کوردستانە جیاوازە لە هەموو دنیادا یعنی ئەوەی کە لە هەرێمی کوردستانەیە لە هیچ کەس ناچێت لە هەرێمی کوردستان انتخابات دەکرێت ئەوە 4 مانگە چەندێک انتخابات کراوە لە کوردستان 4 مانگ تێپەڕێت 4 مانگ تێپەڕێت لە هەرێمی کوردستان انتخابات کراوە پەرلەمان ناتوانێت کۆبێتەوە سەرۆکاتی خۆی هەڵبژێرێت لەبەرەوەی یەکێتی پارتی نایڵن ڕێگەن ناکەن و داوای شتی زیاترەکەن لە یەک
ئەوە یەکیانە واتە کە تۆ گەیشتی تەقەنەعینێک انتخاباتی کرد لە هەرێمی کوردستان لە ئێرانەکرێ ڕێژیمورە گۆڕێ لە ئەمریکا کرا بە 1 سعات 350 میلیۆنە فەرقی سعات لە ناو ئەمریکادا 3 ساعتە بەقەدەر ئێرە و بەریتانیا ئەمریکا لە سعاتێکا کۆبوونەوە لە ژوورێکی بچکۆلەدا هۆڵێکە ترامپ هەموو شتەکانی وەرگرت بایدن تەسلیمی کرد و چووە بۆ ماڵی خۆیان ئەمیش بوو قەسی ژمهوری ئەمە لە ماوەی 1 سعاتە 350 میلیۆن دەست بەدەستی دەسڵاتیان کرد لە هەرێمی کوردستان 4 مانگە خەڵک چاوەڕێیان نەکات نایکەن وڵاتانی پێیان هەڵێ ئامادە نین بیکەن چونکە ئەمیان وەزیرە زیاتری ئەوێ ئەویان پۆستێ زیاتری ئەوێ لەسەر ئەوەیە ئینەکان تاخیر بووە بەڵام کە تۆ ئینتیخاباتێکت کرد بمێنێتەوە بینی یەکێتی و پارتی ڕێکەون لە 92 تا ئیستا سەرۆکی حکوومەت یەکێکیان بێ جێگرەکەی یەکیان بێ سەرۆکی هەرێمێکیان بێ جێگرەکەی یەکیان بێ سەرۆکی پەرلەمان یەکیان بێ جێگرەکەی ئەوی تریان بێ سەرۆکی دادگایەکیان بێ جێگرەکەی تریان بێ انتخابات ئەنی هینەکەی چییە قورتاگەی چییە مێنە کە ئەوان ئیتفاق بکەن بە ڕێکەوتن حیزبەکانی تری بێنێکی شتاوتی انتخابات بۆچی بکرێت ناخرالم ناڕێت لای ئێمە شتێکە لە هیچ کەس ناچێت وەنیا ئەوەی ئێمە لە هیچ کەس ناچێت ئەجا یەکێتی پارتی ئامادەن وەکو ئەمریکا وەکو بەریتانیا وەکو ئەڵمان و کێوەمانە 4 ساڵ ئەمیان بێ 4 ساڵیان بێ 4 ساعتی ئەمیان نایدا بێت متمانەی بە یەک نییە 4 ساعت ئەو لا حکوومەت بێ 4 ساڵ ئەچیتم کابینەوەگە داوت لێ بکەن بەڵێ بەشداریم کابینەیەکێگە داوت لێ بکەن ئێمە جارێت بڕیاری ئەومان نییە کە بەشداری بکەین یاخود باسی ئەومان نەکردووە چونکە هێشتا با یەکێتی پارتی ڕێکەون سەرۆکی پەرلەمان دانێن سەرۆک و جێگر و نازانم ئەو شتانەی دانێن متمانە بدرێتەوە بە سەرۆکی هەرێم جارێکی تر سەرۆکی هەرێم داوا بکات لە گەورەترین کتلەی ناو پەرلەمان بێت حکوومەت تەشکیل بکە ئەو کاتە ئەو کتلەیە دێت سەردانی حیزبەکانەکات نازانێت ئەوە چەندێکی پێچێ مایە دوو ماسێمان نازانێت لای باسی بەغدا زۆرەکە ئەگەر چ پۆستێکت بنێ لە بەغدا قبولی ناکەی خۆت بە شخصی بچیت من بەڵێ هیچ پۆستێکم نایە ئەی بۆ لە انتخاباتی عێراقا بەشداریەکەی بەڵێ بۆچی بەشداری انتخاباتی عێراقەکەی وڵی ئەوەیە وەکو هینی لاتەوە وەکو نان خواردن ئینسان برسیشی نەبێنی ڕۆبی ئەوارۆ بەیادێ بێ جار خۆیشی بڕات بە عێراق نەبێت بەژای پرۆسیاسەکەشی بکەین ئەینە من باوەڕم بە عێراق نییە خۆشم بە عێراقی نازانم بچمە حەمرین بە دیوا خۆم بەغەری بەزانم ئەوە قەنعاتی خۆمە بەس پاسپۆرتەکە عێراقیە کە شەرمەکەم هەت چمە لە وڵاتی پاسپۆرتەکەی دەمێ ستا خەریکی ئەوم پاسپۆرتێک پیاکەم لە وڵاتێک بۆی پاسپۆرتی وڵاتە بگەڕێم بچم بۆ بەغداد زۆر جار گلەیەکانی بەڕێزت چونکە توێوە تەنها بیر لەوە بکەنەوە ئەوەی بەغدا لەگەڵ کورد کردوێتی ژن و مناڵی بە کیمیایی کوشت خەڵکی هەڵەبجەی کوشت خەڵکی ئەنفال کرد خەڵکی کرد بەجێ خاکەوە ئەم دیهاتانە هەموو تەقت کرد لەگەڵ خاکە ئەسکەر لە بەسرەوە هاتبوو لە حدودی شرێر و تەوێڵە و کێلەشین و ئەوە بامەڕنی کەسێکی کورد لە ئێرانە کۆڵێکی پێ بۆە ماڵە مناڵی پێبژیانە ئەی کوشت ئەو ئەمانە قاچاقچین ئەوی لە بەسرەوە هاتوو بێرە باشە ئەوەی ئەوان کردیان لەگەڵمانە کەس کردوێتی لەگەڵ کەس نەبوو بەڵێ ڕژێمی باز ئەم بەغدای ئەم عرب کردوێتی کاک حاجی ئەم بەغدای ئێستاش ئێمە نەبینەکو کورد نامێنێ بەسەوە هەر ئێمە لەگەڵیانە هەموو شتێکە بەشداریەکەی لەگەڵ ئەوەی لەگەڵ ئێمە عرب کردوێتی ئەوە ئیستا مەسەلا چی پێڵێن 1445 ساڵە حەزەتی حسێن شەهید کراوە وانە باش ئێمە چاوەڕی چی لە عێراق بکەین عێراقێک حەزەتی حسێنیان شەهید کرد لە عێراق کردیانە وانە لە عێراق حەزەتی حسێن دایکی حەزەتی فاتمە کچی پێغەمبەر بوو دووری خوای لێ بێت باوکیشی حەزەتی عەلی بوو ڕەحمیان بە حەزەتی عەلی و پێغەمبەر نەکرد ئێمە داوایشیان لێ بکەین ئێمە هەر خۆمانەچینەوە بەلایەن بەشداری سیاسیانەکەی نەچینەوە وەزیر وەرەگرین پەرلەمانتار وەرەگرین عێراقێک حەزەتی حسێن شەهید بکە دایکی کچی پێغەمبەر بێ باوکی حەزەتی عەلی بێ ئێوە چاوەڕێکی لێ ئێمە ئەگەر ئەو هەموو خراپەی هەیە خۆمانەچینەوە لەگەڵانە چونکە بەڕاستی ئەو ڕۆحێتی نەتەوایەتیە خەڵک لەگەڵیەتی بەڵام خەڵک لەگەڵیشی نییە خەڵکی تر بچێت لە بەغدا ئیمتیازی هەبێ و بە تۆ بڵێت چاوەڕێی موچەمەکە بەڵام خەڵکە بێ یەخشت بکە خەڵکە بێ یەخشت بکە خەڵک بێ قوارەی سیاسی هەرێمی کوردستان جیا کاتەوە لە حیزب ئەمەسا قوارەی سیاسی هەرێمی کوردستان یەکێتی پارتی نییە هیچ خوێنی هەموو میلەتەکەیە تۆیسە ئەوان ئیداریان خەڵک بۆیە بەرچاوی ئەزانم بەڵام خوێنی خەڵکی کوردستانە دەست خۆش کاک محەممەد زۆر سپاس ماندوو نەبی مێزی سەرنووسەری ئەم جارە لەگەڵ محەممەدی حاجی مەحموود سکرتێری پارتی سۆسیاڵ دیموکراتی کوردستان پێشکەشکرا سپاس بۆ ئێوە.